سوێکی ئادار دەستپێکی وەرزی بەهار و بۆنەی نەورۆزە کە ڕۆژی نەتەوەیی گەلی کووردە. بۆ گەلانی جیهانیش ڕۆژی دار و درەختەکانە کە لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گوتووەکان و لە ساڵی 2012دا بە ڕۆژ یاخود بە جەژنی دار و درەختەکان دیاری کراوە. ژینگە ژیانی داهاتوومانە. ئەمە ئەو ڕسەیە کە ئەو کەسانەی لە خەمی ژینگە و پاکڕاگرتنیدان لەم ڕۆژەدا دەیڵێنەوە. ڕێکخراوەکانی ئەم بوارەش دەڵێن زیادکردنی ڕوبەری سەوزایی و ناشتنی دار و درەخت تەنها ئەرکی حکوومەت نییە. بەداخەو لە هەرێمی کوردستانە ژینگە نەبووتە کولتور تا ئێستا لای هاوڵاتیان خۆشەویست نەبووە. لە ساڵانی ڕابردووە حکوومەتی هەرێم یاخود بڵێن وەزارەتی کشتوکاڵ هەڵمەتی باشی کردو بۆ نەمانچاندن، بەڵام لە دوای چاندنەکەی هەم لەلایەن حکوومەتەوە خۆی پشتگوێ خستووە، هەم لەلایەن هاوڵاتیان و نەیانتوانی و پارێزگاری لێ بکەن. بۆیە دەکرێت ئێمە بیر لەوە بکەینەوە ژینگە یاخود دار و درەخت لای هاوڵاتیان وا خۆشەویستکەن ئەگەر حکوومەتیش ئەو کارە نەکا هاوڵاتیان خۆی ئەنجامی بدەن. هەر لەم ڕۆژەدا پرسی سەوزکردنی شارەکان و فراوانبوونی ڕوبەری سەوزایی خەمی سەرەکی ژینگە دۆستانە. هاوکات بەشی دارستان و پاوەنی وەزارەتی کشتوکاڵیش خۆی بۆ پاراستن و زیاتر سەوزکردنی دارستانەکان و ناو شارەکان ئامادە کردووە. بە وتەی خۆشیان توانیویانە زیاتر لە 1 ملیۆن نەمام بەرهەم بهێن و دابەشی بکەن. بەداخەوە ئێمە هێشتا نەگەشتوونەتە ئەو ئاستی کە بڵێن ڕوبەرێکی سەوزاییمانەیە کە بە بەراورد لەگەڵ ڕوبەری گشتیە. بەنسبەت ئەوەی کە ئێمە چی بکەین، باشترین کار ئەوەی ئێمە بیکەین نەک ئێمە بەڵکو لە هەموو دنیا پاراستنی ئەو دارستانە سروشتیانەیە کە هەیە. ئێمە ڕوبەرێکی زۆری دارستانی سروشتیمان هەیە. چاکترین کارەوەیە کە ئێمە بیپارێزین و بە تایبەتی ئێستا کە سبەینێ ڕۆژی جەژنی نەورۆزە، گەورەترین جەژنی نەتەوەیی میلەتی کووردە و خەڵکێکی زۆر هەمووی دەرئەچێ بۆ دەشت و دەر و بۆ ناو دارستانەکان. باشترین کارەوەیە کە ئێمە هەموو تاکێکی کۆمەلگا هوشیار بکەینەوە بۆی کە چۆن دارستانەکان ئەپارێزێ. ئێستا هاوڵاتیانی شاری سلێمانی بەهۆی بەردەوامی قەیرانی داراییەوە کەمتر ڕوو لە نەمامگەکان دەکەن. خاوەن نەمامگەکانیش دەڵێن بەراورد بە ساڵی پار بە ڕێژەی لە 60 فرۆشتنی نەمامەکانیان کەمی کردووە. شتەکڕم بە زۆری ئیسا بەسایی داری بەری ئەم کاتەیە داری بەری بازاری زۆرترە وەکو لە داری شتی تر زیینە. ئیمساڵ من پارەکە دوولۆری داری بەری منەوە مثال کیایەک مێنەوە کیاکەش تاو نەبووە. باخێکی بچکۆلەی دروست کردووە زیینەیەکی جوانیاوە بە ماڵەکەەوە لەگەڵەوە ژینگە کرد سەوزەگات هەملا ئێستا ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیانمان بەرز بۆتەوە. هەستەکەی سەوزایی باخێکی زۆر لە ناو گەڕەکەکانە هەیە. گەڕک نییە منتیقە نییە باخێکی تیانە بێ و خەڵکی ئەو منتیقەیە کۆ بنەوە ئەگەر بۆ جەوێکی خۆش بێ شەوان بێ لەگە مناڵەکانیان بێ لەگەڵ هاوسەرەکانی بێ. لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستاندا ڕێژەی دارستان و سەوزایی لە خوار ستانداردە جیهانیەکانەوەیە. هاوکات ڕێکخراوەکانی بواری ژینگەش پێیان وایە بۆ چارەسەرکردنی ئەو دۆخەش ڕێکخراوەکانی بواری ژینگە پێیان وایە دووبارە سەوزکردنەوەی کوردستان پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانی هەیە. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.